خی گەورە ئەم جنسەی کە دروست کردووە بۆ ئەوە دروستی نەکردووە ئینسان دانیشێ ڕۆژ تا ئێوارە بەدوایەوە بێت و مێشک و دڵ و چاو هەموو شتێکی پێوە مەشغوڵ بێت و قاچی بکەوێتە دوای و ڕاکات و کۆڵان و کۆڵام کات و ڤیدۆ بکاتەوە و ڕسم بێنێ و خۆی مەشغوڵ کا و سەفەری دنیا بکە. ئیسلام بۆەوە نهاتووە، نەخێر، ئیسلام بۆەوە هاتووە پێت بڵێ ئەمە غەریزەیەکە، ئەم غەریزەیە وەکو خواردن وایە، ئەبێ حەقی بیت، حەقت بدەیە مستەمع پەکێکەوێت. خی گەورە بۆچی غەریزی برسێتی لە من و تویا دروست کردووە؟ بۆ ئەوەی کە بە ڕۆژوو بین هەستی پێ بکەین. ئەگەر نانمان نەخواردایە کەس هەستی پێ ناکرد کە برسیە، کەس هەستی پێ ناکرد کە تینووە، نانێنە ئەخوار. هەفتەیە خەڵکی بینی هەرێ کاکە بووە زەعیف بوو، ئەڵێ نەخۆشی وەڵڵاهی ڕاستێکی بە قورئان هەفتەیەکە نان نەخواردووە. خی گەورە غەریزەکەی تیا دروست کردووی بۆی ئێوارەکە ڕۆژوشکان حەز بە برسێتی بکێ، بڵێ کاکە من شتێکم لە قەوماوە برسیمە، بۆ ئەوەی کە ژیان بەردەوام بێ، ئەی بۆ ئەوەی کە نەوە بەردەوام بێ و چە بخەینەوە. خی گەورە فەرمێ ومن كل شيء خلقنا زوجين لعلكم تذكرون. ئێمە لە هەموو شتێ جووتێکمان دروست کردووە بۆ ئەوەی کە دڵنیابین کە خی گەورەیەکە. هەر ئەم خوایەشە کە گوڵێکی نێر و گوڵێکی مەی دروست کردووە، خورمایەکی نێر و خورمایەکی مەی دروست کردووە، هەورێکی نێر و هەوێکی مەی دروست کردووە، پیاوێکی نێر و پیاوێکی مەی دروست کردووە. 8.7 ملیۆن جۆر سپیشس هەیە لەسەر زەویە، هەمووی نێرومی خۆی هەیە بۆ ئەوەی کە یەکتری تەواوکەن. وەکو وایە پارەیەک نیوەی لای کەسێکی تر بێ، نیوەی کۆدەکە لای کەسێکی تر بێ، بە هەردووکیان یەکتری تەواوەکەن. بۆیە ئینسان بە بێزەواج بە بێخێزان نایکرێ، ئەگەر کرا ئەو کاتە ژیان کۆتایی پێێت، ژیان نامێنێ. ئینسان بە دوای شتی ترا ئەڕوات، مناڵ ناخاتەوە. بۆیە ئێستاکەنە ئەبینی ئەوروپا، یابان زۆرترین و گەورەترین کێشەیان هەیە بە بۆنی نەخستنی وەچەوە، بۆ چکە زەواج نەماوە. تۆ خوایە بێنە بەر چاوی خۆت. ئەڵمانیا ئێستاکەنە داوای دەستی کارەکات، ئەوەی کە دەستی کارە چۆ بۆیە چێ لە وڵاتانی ترەوە. ئەڵمانیە کە حەزەکەی بە چاو سەیرێکی ئەو نەجوانە، خۆی وەچە ناخاتەوە، مناڵەکەی وەستێ ئەچێ مناڵێک لە ئەفریقیاوە ڕێهێنێ، ئەیکا بە مواڵتینێکی ئەڵمانی جنسەیەاتێ بەس وڵاتەکەی پڕ بێتەوە و دەستی کاری بۆ زیابێ و اقتصادەکەی بڕوا بڕێەوە. سێ مەینەتی ئەقڵەکە، سێ ئەم دواکەوتویەکە، دوای 50 ساڵی تر ئەم باجەعەن کەیساکەنە یابان خەریکە ئەبێ بە دەوڵەتی پیاوژنە پیرەکان. بۆی ئیسلام هاتووە ئەم غەریزەیە وەکو خۆی پێتەڵێت، ئەبێ ئەم غەریزەیە وەکو خۆی حەقی بدرێتێ بۆ ئەوەی کە وەچەی بەنی ئادەم نەوەستێت. بەڵێ خۆشەویستەکەم، ئەمەیە وەچەی ئێمە کە بەردەوامە بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کاتێکا چووە مەدینە، یەهود چیان وتیان لەمە دووە محەممەد و سەحابەکانی مناڵیان نابێ، کوڕیان نابێ، سیحرمان لێ کردوون بۆی کە بترسن. بیرەکەنەوە ئەمان هەر ئەم وەجبەیەن و دژی قوڕەیش و یەهود کۆتاییان پێدێ، لەبەرەوە ئەگەر مناڵیان نەبێ زۆر خەتەرە. کە عەبدوڵای کوڕی زوبەیر لەدایک بوو، اینجا هەمویان گرتیانە باوش و بردیان بەلای پێغەمبەری خوا، توانەی پێغەمبەری خوا کوڕمان بووە. بەیانی ئەم قووەتە ناشکێ. بۆیە ئیسلام ئەمەی داناوە، فەرمێ نیساؤکم حەرث لەکم، مناڵەکانتان، خێزانەکانتان، ماڵەکانتان حەرثن، کێڵگەن بۆ ئێوە، تۆبی تیا بچن، بانەوەکانتان زۆر بێ. ئیسلام هاتووە ئاراستەی چیەکە؟ ئاراستەی غەریزە و جنسەکە ئەکا بەرەو چی؟ بەرەو بووم. بۆیە ئەوەی لە خواری لاشەی ئینسان و لە دامێنیا هەیە پێوترێ چی؟ پێوترێ بەر بووم. یعنی چی؟ یعنی بەرەو بووم. ئەها کە ئینسان تووکێکی زیادەی بۆ دروستە بێ لە خواری دامێنیا، بۆچی بە ناوێکی ئەوان هەیە؟ چونکە ئەمە بەر، یعنی ئەم کەسە وای لێ هاتووی تر بەرەو بووم بخاتەوە. ئیسلام چەند وردە لەم بابەتەیە، کەواتە پێتەڵێ پڕم چاو لە دەر مەبە، شەهوەتەکەت بەو شێوەیە دابەش مەکە. تۆ هاتووی جنسەکەیت بۆ ئەوەی کە وەچەت زۆر بێ، بۆ ئەوەی کە نەوە بخەیتەوە، بۆ ئەوەی کە مناڵت زۆر بێ. ئیسلام هاتووە ئاوا ئاراستەی ئەم غەریزەیە ئەکا جارێکی تر ئیسفادەی لێ ئەکاتەوە.